باس لە ئەو مافانە ئەەکەین کە کرێکاران بە شێوازێکی گشتی هیانە بەتایبەتر ئەو کرێکارانی کە لە شاری سلێمانی یاخود لای خۆمان کار ئەەکەن. ڕەنگە زۆربەی زۆرمان کرێکارانمان دیوێت سەرکۆ، بەڵام بەرامبەر بۆی کە ئەو کارانە ئەەکەن هەندێک شانکاری زۆر قورس ئەنجامەدەن، ڕەنگە کۆمەڵێک مافیان هەبێت. جا ئێمە ئەمڕۆ لەم دەورەیە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین، با بزانین تا چەند ئەو مافانە پێدراوە کرێکاران، با بزانین تا چەند بە چاوێکی ڕێزەوە سەیریان ئەکرێت، چونکە بێگومان ڕەنگە زۆربیان لا وڵاتێکی دیکەەوە هاتبنە ئێرە کار بکەن، ئەگەر بە پێویستێکی زۆریان بەو کارە نەبێ بێگومان ڕویان لە وڵاتێکی دیکە نەئەکەر بۆ ئەوەی کە کارەکە بکەن. اینجا ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی چڕوپڕ ئەەکەین بە میوانداری بەڕێز حەسەن ڕەمەزان کە بەڕێزیان وتەبێژی سندیکای کرێکارانن لە لقی هەولێر. کاک حەسەن بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە. کاک حەسەن سڵاو لێبێت و بەیانی و باش، خۆشحاڵین ئەمڕۆ لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانی. با هەر سەرەتا پرسیاری یەکەمت ئاراستە بکەم بە شێوازێکی گشتی ئەو مافانەی کە کرێکاران لە خودی وڵاتەکەی خۆیان و ئەگەر مەجبوریش بوون بچنە وڵاتێکی تر بۆ کارکردن هەیەنە بە شێوازێکی گشتی مافەکان خۆیان دەچیابینەوە. سڵاو لێبێ کاک حەسەن. سڵاو لە ئێوەی بەڕێز دەستان خۆش بۆ ئامادەکردنی و بەرنامەیە. سڵاو لە کرێکاران و لە بینەرانی ئازیز و خۆشەویست. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزتان، ئێمە کرێکار هەر کرێکارە لە هەر شوێنێکبی لە هەر وڵاتێکبی مافی خۆی هەیە. مافە یاسایەکانی کرێکاران بە شێوەی یاسا بە پێی پێوەرەکانی یاسای کار نێودەوڵەتی دیاری کراوە لە هەر وڵاتێک کرێکار ڕۆژانەی کارکردن برین زەمانکردنی کرێکار لە هەر وڵاتێک ئەو مافە دەگەڕێتەوە بۆ کرێکاران، بەڵام هەر وڵاتێک دەبێت پێشینەیەک بدات بۆ کرێکارانی خۆی. مەبەستم ینی ئەولویاتێک بۆ کرێکارانی خۆی دابنێ ناو خۆی. لە بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان بە نمونە بینینەوە بارودۆخەکی بازار گرانی و ژیانی کرێکاران، ژیانی هاوڵاتیان بە شێوەیەک لە شێوەکان زۆر ئەستەمە کەچی ئێستا زۆرترین کرێکاری بیانی هاتوون لێرە کار دەکەن. کرێکاری خۆمان بەڕاستی پێویستە لە ناو شارەکانی خۆمان لە هەرێمی کوردستان بیدایەتی سەرەتا ئەوان کار بکەن. ناکرێت ئێستا دەبینین زۆرترین کرێکاری بیانی ینی بە ڕێژەیەکی یەکجار زۆر بەرفراوان لە هەرێمی کوردستان ئێستا کرێکاری بیانی کار دەکات. کرێکاری ناوخۆی هەرێم بێکار ماوەتەوە سەرڕای ئەو ئێستا دامەزراندن نییە لە کەرتی گشتی. گەنجەکانمان کۆلیژ و پەیمانگە تەواو دەکەن دانامەزرێن لە کەرتی گشتی، کەواتە ئەوەی ماوەتەوە کەرتی تایبەتە، بەڵام کەرتی تایبەتیش پرۆتی لە پرۆژەکان، کۆمپانیاکان، شوێنی کارەکان بەڕاستی بە شێوەک لە شێوەکان کرێکاری بیانی لێرە هاتووە کار دەکات. نیگەرانی کرێکارانی ناوخۆی لێکەوتێتەوە. بەڵێ کاک حەسەن، زۆر جار ئێمە ئەوەی کە ئێستاش لە وێنەکانە ئەیبینین ئەو کرێکارانە ئەو کەسانەی کە لە وڵاتانی ترەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لە هەردوو ڕەگەزەکەیە لە خانمان و پیاوانیش، ئەم کرێکارانە تا چەند گرنگە ئێمە ڕێزیان بگرین، ڕێز لە مافەکانیان بگرین، تون و تیژیان بەرامبەر بەکارنێنین و لە هەمان کاتیشە بە شێوەیە لە شێوەکان مامەڵەیان لەگەڵا بکەین، هەز نەکەن ئەو کەسانە کەسێکی کەمترن، چونکە ئەوان خزمەتی ئێمەکەن. بەڵێ ڕاستە، زۆر ڕاستە. من سەرتەژ ئاماژەم پێدا هەر کرێکارە لە هەر شوێنێک بی. ئێمە وەکو سەندیکای کرێکاران لقی هەولێر داکۆچیمان لە هەموو کرێکاران کردووە بەبێ جیاوازی ڕەنگ و ڕەگەز و ئاین و ینی ئەگەر لەسەر هەر نەتەوەیەک بووە لێرە کاری کردووە، بیانی بووە لێرە ئێمە داکۆچیمان لە مافەکانی کردووە. هەر چەندە کرێکاری بیانی لە سەندیکای کرێکاران لە سەندیکاکان نابن بە ئەندام، بەڵام ئێمە هەر داکۆچیمان لێ کردوونە لەبەرەوەی کرێکارن و کرێکاران بیانی لێرە لە هەرێمی کوردستان ئێستا دەستەبەر دەکرێن. لە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێستا 14,000 کرێکار لە دەوری پشتی 14,000 کرێکار پێم وایە دەستەبەری لە بۆ کراوە لە دەستەبەری کۆمەڵایەتی سەر بۆ وەزارەتی کارە. کرێکاری بیانی حەقی ڕێزگرتنێکی زۆری هەیە، بەڵام من مەبەستمەوە نەبوو کە کرێکار هەر دەبی ڕێزی لێ بگیرێ، لە بۆی کرێکار بەڵێ هاتوون لێرە خزمەتی ئێمە دەکەن، بەڵام کرێکار ئەو کرێکارێکە دێ کار دەکات لێرە لە وڵاتێک ڕادێ لێرە کار دەکات، پێویستە ئەگەر ئەو کرێکارە دێ کرێکارێک بێ شارەزا بێ
کرێکاری هوەری بی نەک کرێکارێک بێ لێرە کار بکە بەڵام زۆر قسە لەسەوە دەکرێت کرێکاری ناوخۆ کرێکاری ئێمەمانە لە هەرێمی کوردستان کار ناکات بۆیە خاوەن کارەکان ئەو گلەیە دەکەن دەنێ کرێکاری ناوخۆ کار ناکەن کرێکاری بیانی دێنن بەڵام ئەو شتە ئێمە وەکو سندیکای کرێکاران پێمان وان نییە ئێمە ئەو شتێ ڕەوا نابینین کرێکاری خۆمان کار دەکاتن کرێکاری بیانی کە لێرە هاتووە لە بۆ نمونە کرێکاری بەنگلادیشی لێرە ئەگەر ماگانە 3 وەرەقە وەربگری $300 وەربگرێ بە وەرەقەیەک بۆ وڵاتی بۆ خێزانەکەی لە وڵاتی خۆی پێ ئیدارە دەکات بەڵام کرێکاری ئێمە لە هەرێمی کوردستان زۆربەی کرێچیە کرێخانوەکەی 300-400 هزار دینارە وە پارەی ئاو کارەبا و ژیانی ئەستەما و پێویستە بەڕاستی کرێکاری خۆمان کاری پێ بکرێ ئەوجا کرێکاری بیانی و کرێکاری بیانی ئەو کرێکارانەی کە دێن بە ڕێژەیە کرێکاری هوەری بن لێرە دەستەبەریان بۆ بکرێت لە ڕێی وەزارەتی کارەوە بە پێی ڕێنمایەکان بێن لێرە کار بکەن و ڕێزیشیان لێ بژێ نەک بەو شێوە ئێستا دەبینین زۆرترین کرێکار هاتووەوە جگە لەوەی بەشێک لە ڕێگای وەزارەتی کار هاتووە لێرە کار دەکات باشە کاک حەسەن زۆر جار ئێمە باسی مافەکانی ئەم کرێکارانە ئەکەین بەڵام کۆمەڵە گرفتی ئەم کرێکارە بیانیانە هەیە زۆر جار ئەمەمان بەدی کردووە ئەم کرێکارانە ئەگەر لە ماڵا بن لە کۆمپانیایە بن لە هەر شوێنێکا کار بکەن زۆر جار مافەکانیان نەخورێت لەوەی کە لە بری ئەوەی کە کارێکی کردووە پاداشتەکەی نادرێتێ ئایا وەکو سندیکای کرێکاران تا چەند هەوڵە درێ ئەو مافە بۆ ئەم کەسە بگەڕێتەوە چونکە ئەمە لە وڵاتی خۆی نییە لە وڵاتێکی کێ لە لای ئێمێ ئەگەر کرێکاری ناوخۆی خۆمان پێ لەوانەیە چەندین پەنابەرێ بۆ لایەنی یاسایی ئەی چی یاسایەک لە پشت ئەمانوەیە کە داوای مافەکانیان بکەن و مافەکانیان بۆ بەردەستخەن بەڵێ ئێمە وەکو سندیکای کرێکاران داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەو کرێکارانێک کە دێن لە ڕێی وەزارەتی کارەوە بە شێوەی یاسایی دێن ئەو کرێکارانە چاودێری ڕەوشیان بکرێ بە پێی یاساکان دەستەبەریان لەبۆ بکرێ و شوێنی نیشتە جێبوونیان شوێنی کاتی کارکردنیان زیادکارکردنیان یعنی ئەوە چاودێری بکرێن و ئێمەش ئەچی ئێمەشە وەکو سندیکای کرێکارانەوە کردوشمانە چاودێ ڕەوشی کرێکارانی بیانیمان کردووە داکۆچیمان لێ کردوونە بەڵام لەوێ بەڵێ لەبەر ئەوەی کرێکاری بیانی وەکو ئاماژەم پێدا سەرەتا زۆر بە شێوەشی بەرفراوان هاتووە بازەوە دەکرێت ئامارەکان زیاتر لە 6,000 کرێکار لێرە کار دەکەن لە هەرێمی کوردستان لێژنەکانی ئێمە لێژنەی پشکنین کە سەر بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتیە لێژنەکان پێویستە بەڕاستی ئێستا هەنا لێژنەکان ئەندامی ئێمەی سندیکای کرێکاران و دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتی کارە نوێنەری زۆر بازرگانەکان تێدا بەڵام ئەو لێژنەیە لێژنەکان ڕێژەیان ژمارەی لێژنەکان زۆر کمە پێویستە بەرفراوان بکرێت زیاتر بچنە شوێن کارەکان و دیفاع لە کرێکارەکان بکەن ئەگەر هاتوو لە کاتێکا کە ئەو کرێکارانە لێرە کارەکەن تووشی یاخود ڕوبەڕووی تونند و تیژی بوونەوە لەلایەن ئەو کەسانی کە کاریان لا ئەکەن لە کاتێکا کە سەردانی سندیکای کرێکارانەکەن ئەو ڕێوشێنانە چییە کە ئیگرنە بەر لەگەڵیان چۆنچۆنی هاوکاریان ئەبن یعنی بە شێوازێکی گشتی ئەو کرێکارانی کە لێرە کار ئەکەن ئەگەر ڕوبەڕووی گرفت بوونەوە ئەگەر ڕوبەڕووی تونند و تیژی بوونەوە ئێوە چیان بۆ ئەکەن کە ئێنە سندیکای کرێکاران ئەرکی ئێوە چییە کە بۆ ئەم کرێکارانەی بکەن بەڵێ ئێمە وەکو سندیکای کرێکاران هەر زانیاریەکمان بەدەست بگاتن هەر کرێکارێک لە هەر ڕێگەزێک بی لە هەر شوێنێک مەبەستم کرێکاری بیانیە ینی مافی پێشێل بکرێ غەدری لێ بکرێ ئێمە بێدەنگ نابین ڕێکاری یاسایی دەگرینە لە بەرامبەر ئەو پێشێلکارێکە لە بەرامبەری کراوە ئەو ئەرچی ئێمە شەوەکو سندیکای کرێکاران بە پێی یاسا داکۆچی لێ دەکەین و کردوشمانە و ئەرچی حکوومەتیشە لایەنی پەیوەندیدار ئەرچی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە مەدەنیەکانە بەڵێ کرێکار ئەو کرێکارە دێ لێرە کار دەکات بە پێی مافی هەیە ئێمە لێژنەکانمان ڕۆژانە کە لە دەستەبەری کۆمەڵایەتی ئاماژەم پێدا نوێنەری سندیکای کرێکاران لەو لێژنەیە سەردانی شوێنی کارەکان دەکەن بە دوواداسوون دەکەن سندیکاکانمان ئێمە هەر سندیکای تایبەت بە پیشەیە کە سەردانی شوێن کارەکان دەکەن بە تایبەتی سندیکای خزمەتگوزاری زۆرترین کرێکاری بیانی لە چوارچێوەی
کاری خزمەت گوزار لێرە کار دەکەن ئێمە بە دووادار سوورمان هەیە لە ڕێی لێژنەکان و لە ڕێی سندیکای تاوی سندیکاکان بەڵام زیاتر سندیکای خزمەت گوزاری پەیوەندی بە کرێکارانی بیانی هەیە بەڵێ کرێکاری بیانی ئێمە لێژنەیشمان هەیە لێژنەکەی لە لێژنەی هاوبەشە بەڕێبەراتی نیشینگە و بەڕێبەراتی کار و نوێنەری ئێمەشی تێدا بۆ چاودێریکردنی ڕەوشی کرێکاری بیانی بۆ هاتنیان بەڵام بەداخەوە ئێمە بەو شێوە نەبینین ئەو کرێکاران لە ڕێی وەزارەتی کار هاتوون بە پێی یاسا و ڕێنمایەکان بەڵام کرێکارێکی زۆر لە ڕێی وەزارەتەکانی دیکەی بەدەر لە وەزارەتی کار هاتوون لە ڕێی وەزارەتەکانی دیکە هاتوون بە نایاسایی لێرە کار دەکەن کرێکارێکی زۆر بە قاچاق هاتووە لێرە کار دەکە بەڕاستی ئەوانە نایاساین پێویستە حکوومەت یارێم ڕێگای بگرێتە بەربەوەی ئەو کرێکاران ڕەوانی وڵاتی خۆیان بکاتەوە نەک بە شێوەی نایاسایی لێرە کار بکەن و بمناوە هۆکاری بارگرانی لەسەر کرێکارانی خۆمان لەسەر باردۆخێنەری کوردستان خۆی کاک حەسەن زۆر جار باسی ئەوەشەکەین کە مافیان کرێکارانە زۆر گرنگە بەڵام ئەوەی کە گرنگترە ئەوەیە زۆر جار ئێمە کۆمەلگایەکین کە هەمیشە میوان دۆستین ئەمیشە باسی ئەومان نەکردو کەمانە کرێکارن ینی زۆربەیانەوەی کە ئێستا لەوێنەکان ئایبینین کە ئەمە باخی گشتیە لە شاری سلەیمانی لە ڕۆژانی هەینیە کۆ بنەوە لەم پارکەیە بتوانن بۆ خۆیان خواردن دروستکەن بتوانن بە یەکتر بگەن گفتوگۆی خۆیان بکەن و دوجاریش لە ماڵەکانە خێزانەکانی ئەم شارە خۆشەویستە و پێگومان لە هەولێریش بە هەمان شێوەیە بە کەسی خۆیانیان نەزانن نەک بە کەسێک وەکو ئیشکارێک لە ماڵەکەیە بێت ئەمە ژوای کردووە کە ئەو کەسە زۆر جار حەز نەکە هەر بشگەڕێتەوە بۆ شوێنەکەی کە خۆی لێ بووە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە خاڵە لاوازەکان باسەکەین هەندێک کەس هەیە بە شێوازێکی نابەجێ مامەڵە لەگەڵ ئەم کرێکارانەکە ئەم کرێکارانە تا چەند ئەتوانن ئەگەر ئەو ئیشەی کە بە دڵیان نەبوو لەو شوێنێکیکەن ئیشەکەیان بگۆڕن یاخود ئەو کۆمپانیایە لەسەریان کردوون بە مەرج ئەبێت و ئەو ماوەی کە بۆ دیاریکراوە ئەو ئیشە و تەواو بکەیت. بەڵێ زۆر ڕاستە باقەت وایە ینی ئێستا و کرێکارانە کە لێرە کار دەکەن ماڵی وهەیە من خۆم سەردان و کردوون ینی ئەو کسانەی برەی نیپاڵی وانە لێرە کار دەکەن دەرێن و کچی خۆمان سەیریان دەکەین ئێمە مەبەسمانەوە نییە بە شێوەی گشتی ینی خەلکی ئێمە بەڵێ خەلکی شارەکانی کوردستان خەلکی هەرێمی کوردستان ڕێز لە میێوان دەگری و ئەوان میێوانیش وەکو کە لێرە کار دەکەن بەڵێ ینی وەکوی خۆمان حساب کراون ئێمە خانەوادەی ملەتەکەی ئێمە خەلکی کوردستان خانەوادەی بەخۆمان میێوان دۆستین زۆر ڕاستە بەڵام ئەگەر کرێکارش لەو کاتێکدا خاوەنکاری ینی ماڵێک یان خاوەنکارێک مافی پێشێل بکە تەنها ئەگەر بێتە دەنگ لایەنەش پەیوەندیدار لایەنی حکوومەت یان لایەنی سندیکای ئاگادار بکاتەوە بێگومان ئەوە داکۆچی لە یەکرێ ئەوەی نارە مەگەر خۆی زۆر بێدەنگ بی و نەشارەزابی لەگەر بارودۆخی ژینگەی ئێرە و لەو کاتەشدا خاوەن ماڵێک یان خاوەن کارێک وا بڵێن زەمیری نەبێ غەدری لێ بکە ئەگەر نابەڕاستی ئەوش زۆر بە کەمی ینی بە شێوەی زۆر کەم ئەو دیاردەیە ئەگە هەبێ دەستەکان خۆش بێ کاک حەسەن ڕەمەزان کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمان بووی سوپاس بۆتەوە زۆر سپاس خۆشحاڵ بین کە ئەمڕۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت